پشکنینی منداڵێکی 12 ساڵانە لە نەخۆشخانە داخل کراوە بەهۆی نەخۆشیێکی هەوکردنی بەکتریاوە. بەڵام ئەوەی کارەساتە لێرەدا چییە؟ بەداخەوە ئەوەی کارەساتە لێرەدا بریتە لەوەی کە پشکنینێکی چاندنی بەکتریایی بۆ کراوە تاوەکو بزانرێت ئایا ئەو بەکتریایی کە لە منداڵەکەدا هەیە چ بەکتریایەکە هەروەها بە چ دەرمانێک چارەسەر دەبێت. ئەوەی کارەساتە گەورەکەی لێرەدایە. بەداخەوە دەرچووە کە بەکتریای منداڵەکە لە کۆی 16 دەرمانی دژە بەکتریا 16 دەرمانی چارەسەرکردنی ئیلتیهابات کە زۆرێک لە دەرمانەکان بەهێزن و تێچوویەکی زۆریان هەیە بە هیچ کام لەم دەرمانانە چارەسەر نابێت. لە کۆی 16 دەرمان تەنها بە یەک دەرمان بەکتریای منداڵەکە چارەسەر دەبێت. واتە لەم کاتەدا پێویستە منداڵەکە بە ناچاری تەنها ئەو دەرمانە بەکار بهێنێت کە پشکنینەکە پێی وتووە چارەسەر دەبێت. دەرمانەکەش ڕەنگە تێچی زۆر بێت هەروەها بە شێوەی دەرزی بێت پێویست بە داخڵبوونی منداڵەکە بکات. ئەم حاڵەتە پێی دەوترێ ئەنتیبایۆتیک ڕێسیستانت واتە بەرگری پەیداکردنی بەکتریاکان دژ بە دەرمانەکانی ئیلتیهابات. لەم کاتانەدا بەکتریاکان بەرگری پەیدا دەکەن دژ بە دەرمانەکان هەروەها بە زۆرینەی دەرمانەکانی دژە بەکتریا چارەسەر نابن. ئەمە بە مەترسی زانستی پزیشکی نوێ دەناسرێت. لە جیهاندا تیشکی خراوەتە سەر و هەوڵ دەدرێت حاڵەتی بەرگری پەیداکردنی بەکتریاکان کەم بکرێتەوە. لەم بەرنامەیەدا باز لە هۆکارەکانی بەرگری پەیداکردنی بەکتریاکان دەکەین و ڕێکارەکانی سەرکەوتن بەسەر ئەم حاڵەتە و کەمکردنەوەی ئەم حاڵەتە باز دەکەین. ئەمۆکسیسیلین میترۆنیدازۆڵ ئەمۆکسیل و فلاجیل دوو دەرمانی زۆر باوی دژە بەکتریا لە نێو خەڵکیدا. ئەم دەرمانانە ئەمڕۆ بەکتریاکانە کوژن بەڵام کاتێ زۆر بەکاردێت بە تایبەتی دوور لە ڕێنمایی پزیشکان بەکتریاکان بەرگری دژی ئەم دەرمانانە و هاوشێوەکانی ئەم دەرمانانە پەیدا دەکەن. ئەو کاتە بەکتریاکان مرۆڤەکان دەکوژن. دەرمانەکانی دژە بەکتریا یان ئیلتیهابات ئەو دەرمانانن کە بۆ چارەسەرکردنی هەوکردنی بەکتریایی واتە ئیلتیهابات بەکاردێت وەک نەخۆشیەکانی هەوکردنی بۆریەکانی هەناسە و هەوکردنی سیەکان هەروەها هەوکردنی میزەڵدان و نەخۆشی حومەی ماڵتا و گرانەتا و هەر نەخۆشیێکی تر کە پەیوەندی بە هەوکردنی بەکتریاوە هەبێت. دەرمانەکان تەنها لەسەر بەکتریاکان ئیش دەکەن و کاتێ دەچنە خوێنەوە دەگەنە بەکتریاکان و لەگەڵ بەکتریاکان و جەنگ دێن و بەکتریاکان لەناو دەبن. دەرمانەکان بە شێوەی حەبوو دەرزی هەیە بە هەردوو شێوەی ئەمپول و ڤیاڵ. چەندین گروپیان هەیە و هەر دەرمانێک لەم گروپانە بۆ چارەسەری نەخۆشیەک یا چەند نەخۆشیێکی دیاریکراوە بەکاردێت. ئەگەر ئەم دەرمانانە بە خراپی یاخود بۆ ماوەیەکی زۆر بەبێ ڕێنمایی بەکاربێت ئەوە بەکتریاکان بەرگری دروست دەکەن دژی ئەو دەرمانە دیاریکراوە و لە جارەکانی داهاتوودا هەمان دەرمان ناتوانێت بەکتریاکە لە ناو ببات. ئەمەش بە شێوەیەکی هێمنانە بەکتریاکان بەرامبەر چەندین دەرمانی دژە بەکتریا بەرگری پەیدا دەکەن و چیتر دەرمانەکان ناتوانن بەکتریاکان لە ناو بەرن. ناچار لە کاتی نەخۆشیەکاندا پێویستە پەنا ببرێتە بەر دەرمانی بەهێزتر و گرانبەهاتر. ئەم حاڵەتە پێدەوترێت ئەنتیبایۆتیک ڕێسیستەنس واتە بەرگری پەیداکردنی بەکتریاکان دژی دەرمانەکانی ئیلتیهاب. بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگادار بین لە زیانەکانی زۆر بەکارهێنانی دەرمان بە تایبەتی دەرمانەکانی دژە بەکتریا دەرمانی ئیلتیهابات ئێستا دەچینە لای بەڕێز دکتۆر خالید حەمەد پزیشکی دەرمانساز تا لە نزیکەوە بزانین ئایا هەموو دەرمانێک کاریگەری لاوێکی خۆی هەیە و ئایا دەرمانی دژە بەکتریاکان دەرمانی ئیلتیهابات کاریگەری لاوەکیەکانی چییە و هەروەها بە چ میکانیزمێ چۆن لە ڕێگەی زۆر بەکارهێنانی ئەم دەرمانانەوە نەخۆش تووشی کێشەی بەرگری دروستبوو نەکات واتە بەکتریاکان بەرگری دروستەکەن دژی دەرمانەکان. کاک دکتۆر سڵاو لێبێ. کاک دکتۆر ئەمانەوێ بۆمان باس بکەی ئایا هەموو دەرمانێت تەبعاً کاریگەری لاوەکی هەیە ئایا دەرمانی دژە بەکتریاکان ئەنتیبایۆتیک کاریگەری لاوەکی هەیە وەکو دەرمانەکانی تر؟ بەڵێ طبیعی هەموو دەرمانەکان زیاد لەوەی کە سوودیان هەیە زیانەکانیان زیاترن لەبەرەوە ئەبێ زۆر بە وریاییەوە بەکاربهێنرێن و لەژێر ڕێنمایی فیزیکی پسپۆڕا بەکاربهێنرێن بە تایبەت ئەو دەرمانانەی کە
زۆر بێباکانە وای لێ هاتووە لەم ڕۆژگاری ئێمەیە بەکارهێنرێن بریتین لە دەرمانی ئەنتیبایۆتیکەکان کە لەناو خەڵکا پێیانەوە دێت دژە بەکتریا یان دژە ئیلتیهاب بەڵێ ئەو دەرمانەی کە بۆ ئیلتیهاب بەکارهێنرێن طبیعی ئەم دەرمانی دژە بەکتریایانە بە میکانیزمی تایبەتی خۆیان ئەتوانن لەسەر ئەو بەکتریاییش بکەن و ئەگەر بەپی ئەو بەرنمەیە نەبێ کە بۆی دروست کراوە بەو جۆرە نەدرێ بە نەخۆش ئەوە کاریگەریە لاوەکیەکانی زیاتر ئەبێ لە سوودەکانی و لەبەر ئەوە پێویستە ئەو دەرمانی دژە بەکتریایە لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆر و دەرمانسازە بەکار بهێنرێ چونکە هەم زیاد لە بڕی پێویست بەکارهێنانی و چی کەمتر لە بڕی خۆی بەکارهێنانی ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم بەکتریایە بەرگری پەیدا بکات دژی و چی لە زیاد لە کاتی خۆی بەکار بهێنرێت کەمتر لە کاتی خۆی بەکار بهێنرێت ئەبێتە هۆی پەیداکردنی بەرگری دژی ئەم دژە بەکتریایە و بە مروری زەمن ئەم بەکتریایە جیناتی خۆی ئەگۆڕێت بە جۆرێک کە بۆ توشببوونی داهاتووی بە نەخۆشیەکە دژە بەکتریاکە ئەناسێتەوە و ئەتوانی خۆی لێ نەجات بتات و دژە بەکتریاکە ناتوانێت ئیشی لەسەر بکە لەبەر ئەمە ئەبێ لە ئیلتیهاباتەکان یاخود نەخۆشیەکانی داهاتووە دەرمانی دژە بەکتریای زۆر بەهێزتر بەکاربهێنێت و زۆر گرانبەهاتر بەکاربهێنێت اینجا ئەتوانێت هەمان کاریگەری ئەو دژە بەکتریایی پێشووی دەست بکەوێت لەبەرەوە ئێمە ڕێنمایی نەخۆشەکان ئەەکەین کە بۆ هەر دەرمانێک ئەو چەند ڕۆژەی بۆیان دیاری ئەکرێ نە زیاتر نەکەمتر دەرمانەکە بەکار نهێنن و ئەم ژەمانەی بۆیان دیاری ئەکرێ نە زیاتر نەکەمتر بەکار نهێنن و ئەو بڕی کە بۆیان دیاری ئەکرێ نە زیاتر نەکەمتر بەکار نهێن. زۆر باشە کاکتۆر هەروەها کاتێک بڵێن پزیشک دەرمان بۆ نەخۆشە نووسێ ئێوە بە حکمیەوەی کە پسپۆری دەرمان سازین ڕەنگە شارەزاییتان زیاتر بێ ئەگەر ئەم نەخۆشە بۆ نمونە بۆی نووسیوە دەدەنک حەب تەواو بکە دەنکێک حەب ئەمڕۆخوا ژەمێکی ئەپەڕێنێ دوایەوە دەنکێک ترێخوا ئەمەش بە هەمان شێوە کاریگەری لەسەر بەهێزبوونی دەرمانەکە و دروستبوونی بەرگری دروست ناکات طبعا ئەمە بە شێوەیەکی گشتی ڕاستە بە تایبەت بۆ دژە بەکتریاکان زۆر ڕاستە ئەبێ هیچ ژەمێک نەپەڕێنرێت چونکە قەرەبوو ناکرێتەوە دەرمانی دژە بەکتریا هەر جۆرێکی بەکتریا و بەپێی دژە بەکتریاکەی کات و ساعتی خۆی بۆ دانراوە کە مەسەلەن هەر دەرمانێکی دژە بەکتریا دەرمانی کەوکو ئەمۆکسیلین کە لەناو خەڵکا زۆر باو 500 میلیگرامیە بۆ ماوەی 8 ساعات ئەتوانێت سەرکوتی ئەو بەکتریانە بکە کە تایبەتن بەو دەرمانە و ئەگەر تەنها سعاتێک دوا بخرێ دەرمانەکە ئەوە لە ماوەی سعاتی دوای سعاتی هەشتم تا سعاتی نوێ مەگەر ئەو دەرمانە وەرنەگیرێ بەکتریاکە دەست ئەکاتەوە بە گەشەکردن و سوودی پێویستی لێ وەرناگرێ و وەک وتمان ئاماژەمان پێکرد ئەتوانێت دژە بەکتریاکە بناسێتەوە و بۆ نەخۆشی داهاتوو جینی خۆی ئەگۆڕێت بە جۆرێک کە مەترسی زۆر دروست ئەکات لەسەر کەسەکە و ئێمە سیر ئەەکەین زۆر جار نەخۆشەکە دژە بەکتریا بەکارهێنێ کۆرسێکی پێویست وەرئەگرێ بەڵام چاک نابێتەوە ئیلتیهابەکەی دانابەزێ ئەمە سەبەبەکەی ئەوەیە کە چەند جارێک پێشتر کە نەخۆش کەوتووە بەبێ ڕێنمایی پزیشک و بە شێوەیەکی هەڵا دژە بەکتریاکەی بەکارهێناوە کەوای لێ کردو ئێستا ناتوانێت سوودی پێویست لەم دژە بەکتریایە وەربگرێت. زۆر باش کاکتۆر ئەمە وەکو ژەمەکان کە باسمان کرد وەکو بڕی تەواوکردنی کۆرسەکەش بە دڵنیاییەوە گرنگە زۆرێک لە نەخۆش کاتێ 20 دەنگ دەرمانی دژە بەکتریای بۆ نووسێ کاتێ 10 دەنگ تەواوەکە یاخود 8 دەنگ تەواوەکە نیشانەکانی نامێنێ ڕەنگە هەست بە باشی بکە کۆتایی بە وەرگرتنی دەرمانە هێنێ واتە کە ئەگەر 20 دەنگی بۆ نووسرابێ لە 8 دەنگکانی شانەکانی باشە بێ وازی لێ هێنێ ئەمەش بە هەمان شێوە زیانی هەیەوانە طبعا زیانی هەیە و زۆریش زیانی هەیە چونکە بەکتریا شتێک نییە مەسەلەن بە نیشانە دەربکەوێ ئازاری نییە زۆر جار چەند ڕۆژی بیدایەت لەوە چێ لەرزوتا دروست بکە یا مەسەلەن لە بەعزە حاڵەتێکا کۆکە هەنێ نیشانەی دیار دروست بکە بەڵام کە کۆرسێکی دیاریکرا بۆ بەکتریاکە دانراوە گریمان هەفتەیەک ئەبێ کۆرسەکەی تەواو بکات و ئیمالی نەکات چونکە خۆی وەک ئاماژت پێدا هەست ئەکا باشترە بەڵام بەکتریاکە تەنها مت بووە هێشتا لە ناو نەچووە لەبەرەوە لەوە چێ لەو چەند ڕۆژەی کە بەکتریاکە وەرناگری و پێویستێتی دژە بەکتریاکە وەرناگری پێویستە وەری بگرێ دەست ئەکاتەوە بە گەشەکردن و بۆ جاری داهات و زۆر خراپتر نیشانەکانی کاتە دەرەکەوێت. دوای دۆزینەوەی یەکەم دەرمانی دژە بەکتریا پەنیسیلین لە ساڵی 1928 دەرمانەکانی دژە بەکتریا ژیانی میلیۆنان کەسیان ڕزگار کرد لە نەخۆشیەکانی هەوکردن پاشان بەکتریا گەڕایەوە بەکتریاکان بەرگریان پەیدا کرد دژ بە دەرمانەکانی هەوکردن و مەترسی لەسەر ژیانی نەخۆشەکان دروست بوویەوە ئەمەش بووە هۆی مردنی هەزارەها کەس
بەهۆی نەخۆشی هەوکردنی بەکتریایی. زۆر بەکارهێنانی دەرمانەکانی ئیلتیهاب وای کرد بەکتریاکان بەرگری پەیدا بکەن دژی دەرمانەکان و ئەمەش مەترسی گەورەی لە جیهاندا دروست کرد بەبێ ئەوەی پێی بزانین. هۆکارێکی تر بریتی بوو لەوەی کە دەرمانەکانی دژە بەکتریا زیاد لە پێویست بۆ نەخۆش دەنووسرا. ئەمەش وای کرد لە جیهاندا هەوڵ بۆ دۆزینەوەی دەرمانی دژە بەکتریای نوێ بدرێت و هاوڵاتیان پشتی پێ ببەستن بۆ چارەسەرکردنی هەوکردنە بەکتریاییەکان. بەڵام وڵاتە هەژارەکان نەیان دەتوانی ئەو دەرمانانە وەدەست بخەن و بەمەش هەوکردنی بەکتریایی ژیانی زۆرێک لە خەڵکی هەژاری خستە مەترسیەوە. بەهۆی خراپی سیستەمی پاکشکردنەوە و پاراستن لە میکرۆب، بەکتریا بەرگریکارەکان دژی دەرمان، بڵاوبوونەوە بە نەخۆشخانەکان و هەروەها لە ناو خەڵکدا. بەهۆی گەشتکردنەوە بەکتریاکان بڵاوبوونەوە لە وڵاتێکەوە بە وڵاتێکی تر. دەرمانی دژە بەکتریا لە پرۆسە گرنگەکانی پزیشکیدا پشتی پێدەبەسترێت، وەک نەشتەرگەریە گەورەکان و وەرگرتنی دەرمانی کیمیاوی بۆ چارەسەری شێرپەنجە و هەروەها نەشتەرگەری ئێسکی حەوز و چاودێریکردنی منداڵە تازە لەدایک بووەکان. ئەم حاڵەتەی کە بەکتریاکان بەرگری پەیدا دەکەن دژ بە دەرمانەکان تێچوویەکی زۆری هەیە و بۆ ساڵی 2050 چاوەڕوان دەکرێت ژمارەی مردن بەهۆی بەرگری بەکتریاکانەوە بگاتە نزیکەی 10 ملیۆن کەس بۆ هەر ساڵێک. ئەمەش زیاتر دەبێت لە ژمارەی مردنی کەسەکان بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە. هەر بۆیە لە زانستی پزیشکی نوێدا گرنگی زۆر بەم حاڵەتە دەدرێت و بە تیرۆری جیهانی پزیشکی ناسراوە. ئامارەکان سەبارەت بە بەرگری بەکتریاکان دژی دەرمانەکان جێگای دڵخۆشی نین و مەترسیدارن. ڕێکخراوی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕای دەگەێنێت ساڵانە 214,000 مناڵی تازە لەدایک بوو دەمرن بەهۆی نەخۆشی هەوکردن بۆ بەکتریایانەی کە بەرگریان دژی دەرمانەکان پەیدا کردووە. چارەسەرکردنی هەوکردن بەهۆی بەکتریایەکەوە کە بەرگری پەیدا کردووە تێچووەکەی نزیکەی 700 دۆلاری ئەمریکی دەبێت. ڕێکخراوی WHO هەروەها ڕای دەگەێنێت ئەم حاڵەتە بە بێدەنگی زیاد دەکات و ساڵانە 106 ملیۆن کەیسی تازە تۆمار دەکرێت کە توش بوون بە هەوکردنی ئەو بەکتریایانەی کە بەرگریان پەیدا کردووە. ئەوەی کە گرفتە لە کۆمەلگادا و هەندێک جار هۆکارە بۆ بەرگری پەیداکردنی بەکتریاکان بریتێلەوەی کە هاوڵاتیان هەندێک جار بە بیرکردنەوەی خۆیان یاخود لەسەر داوای خۆیان دەیانەوێت دەرمانی دژە بەکتریا بەکار بهێنن، یاخود هەندێک جار داوا لە پزیشکەکان دەکەن کە دەرمانی دژە بەکتریایی بۆ بەکار بهێنن، تەنانەت ناوی دەرمانە ئیلتیهابەکەشی پێدەڵێن. هەندێک نەخۆشی باو لە نێو کۆمەلگادا هەیە کە ڕەنگە هیچ پەیوەندیەکیان بە هەوکردنی بەکتریایەوە نەبێت یاخود تەنها ڤایرۆسی بێت، بەڵام تا ئێستا هەندێک لە هاوڵاتیان پێیان وایە پێویستیان بە بەکارهێنانی دەرمانی ئیلتیهابات واتە دژە بەکتریا هەیە و ڕۆژانە خۆیان سربەخۆ بەکاری دەهێنن. لەم بەرنامەیەدا بەڕاوێژکردن لەگەڵ پزیشکانی پسپۆڕ چارەسەری ئەو نەخۆشیە باوانە ڕوون دەکەینەوە و تێدەگەین ئایا ئەو نەخۆشیانە دەرمانی دژە بەکتریایان دەوێت یاخود نا. ئێستا لە لای بەڕێز دکتۆر شوان فارسین پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان تا لە نزیکەوە لەگەڵ بەڕێزیان باس لەو حاڵەتە بکەین کە بەکتریاکان بەرگری پەیداکەن دژی دەرمانەکان تاوەکو بزانین ئایا ئەو نەخۆشانی کە سەردانیەکەن بە حکمیەوەی کە ڕۆژانە نەخۆشی مناڵانە بینێت تا چەندە ئەنتیبیۆتیک ڕێسیستانس لە ئێستادا هەیە وایە مەترسیەکانی ئەم حاڵەتە چێ بۆ مناڵان. هەروەها باز لە هەندێک لە نەخۆشیە باوەکانی مناڵان بکەین بە تایبەتی نەخۆشیە وەرزیەکان کە خەڵکی پێیان وایە بەکارهێنانی دەرمانی ئیلتیهابات واتە دژە بەکتریای ئەوێ بەڵام لە ڕاستیدا نایانەوێت. کاک دکتۆر شوان سڵاوت لێبێ. سڵاو لێ ئێوەش بەخێر بێن. کاک دکتۆر ئەمانەوێ بە کورتی باسی ئەومان بۆ بکەی ئایا لە ئێستادا ئەو نەخۆشانی کە سەردانتانەکەن تا ئێستا هیچ گرفتێکتان بۆ دروست بووە بەهۆی ئەوەی کە بەکتریاکانیان بەرگریان پەیدا کردبێ و بە زۆرینەی دەرمانەکانی دژە بەکتریا چارەسەر نەبوو بن؟ بەڵێ ڕاستێکی ئەم حاڵەتە ئێمە زۆر لە نەخۆشەکانمانە ئەیبینین بە تایبەتی بەپێی وەرزەکان ئەگۆڕێت بەپێی جۆری نەخۆشەکە ئەگۆڕێت. ئێمە ئێستا لە وەرزی هاوین و گەرماین زیاتر ئێمە ئەو نەخۆشانە ئەبینین کە دووچاری سکچون و ڕشانەوە بوون. زۆربەی زۆری ئەم حاڵەتانە پێشوەختە دایک و باوکەکان پێشەوەی بگەنە لای ئێمە بەداخەوە زۆربەیان لە ڕێگەی نوێنگەکانی دەرەوە و دەرمانخانەکانی دەرەوە پێشوەختە چارەسەریان بۆ مناڵەکانیان وەرگرتووە. زیاترین چارەسەرەکانی شیان دەرمانی ئەنتیبیۆتیکە واتە ئەوەی کە خەڵک پێوترێ بەڵێ دەرمانی ئیلتیهابات.
بەڵام ئەگاتە لای ئێمە و دوای ئەوەی پشکنین بۆ مناڵەکانیان ناکەین و پشکنین بۆ لە ڕێی پیسایی مناڵەکانیان و فاسییان بۆ کرێ و بە شێوەیەکی عام پشکین بۆ مناڵەکە ئەکرێت دەرەکەوێت کە هۆکارەکە هیچ بەکتریایەک لە پێش ئەم جۆری نەخۆشیەوە نییە. بەکارهێنانی ئەم دەرمانی ئەلتیهاباتەش هیچ ئیسفادەیەک بە نەخۆشەکە ناگەیەنێ سەرڕای ئەوەی دووچاری لەوە چەند کێشە و گرفتێکی بکات لەوانە لەوە تووشی هەستیاری بکات تووشی ئەوەی کە پێوتری حساسێت یان نەخۆشیەکەی زیاتر بکات تووشی ئازاری ناوسکی بکات تووشی ڕشانەوەی زیاتر بکات. بۆیە ئەم حاڵەتە شتێکی هەڵەیە و هیواداری ڕوونەدات. دەست خۆش کاکتۆر هەندێک لە نەخۆشیەکانی ترکێ باوە بە تایبەتی کە ڕەنگە لە هەموو وەرزەکاندا هەبێ بریتێ لە پەتا کە خۆت باشترە زانی زۆرێک لە پەتاکان ڤایرۆسین و زۆرێک لە دایک و باوکان بەبێ ڕێنمایی پزیشک بەبێ گەڕانەوە بۆ پزیشک شروبی التیهاباتی پێدەن وەک ئەوەی ناسراوە بە شروبی ئەمۆکسیل. ئایا ئەمە پێویستە بۆ پەتاکانی مناڵ؟ نەخێر بە هیچ شێوەیەک بۆ هەموو حاڵەتەکان پێویست نییە ئیلا لەو کاتانە نەبێت کە پزیشکی پسپۆری مناڵان پشکنین بۆ مناڵەکە بکات بەپێی ئەو حاڵەتە پزیشکە پسپۆڕەکە ئەو دەرمانە بۆ مناڵەکە بنووسێت. زۆربەی حاڵەتەکان ڤایرۆسیە یان غێر ڤایرۆسیشە باکتریایی نییە یعنی پێویستی بە شروبی التیهابات ناکات وەکو ئەمۆکسیل و کفلێکس و سوپراکت ئەمەی کە خەڵک ڕۆژانە بەدەستیانەوەی بەکارهێنن. زۆر باشە کاکتۆر. زۆرێک لە هاوڵاتیان بە هەمان شێوە چۆن بۆ پەتا دەرمان سەربەخۆ بەکارهێنێ کە مناڵەکەی تووشی سکچوونە بێت یاخود سەربەخۆ بۆی ئەکرێت شروبی فلاجیل یاخود داواکات لە پزیشک بۆی بنووسێ. ئەمانەی بە کورتی پێمان بڵێ هاوڵاتیان بزانن ئایا فلاجیل شروبی سکچوونە یاخود ڕێکاری زانستی خۆی هەیە. بەڵێ نەخێر فلاجیل بۆ هەموو حاڵەتێکی سکچوون بەکار نایێت چەند حاڵەتێکی یعنی خۆی هەیە کە بێ بۆی بەکار بهێنرێت ئیندیکیشنی خۆی هەیە ئەوەی بەکو دێرمی پزیشکی بەکارهێنین ئێمە. بەداخەوە زۆربەی دایک و باوکان پێشەوەی بگەنە لای ئێمە وەکو باسم کرد شروبی فلاجیلەکەیان پێەیە یەک جار مناڵەکەی سکی چووە شروبێکی فلاجیلی پێ ئەڵێ یەک جار ئەو ماوەتێ باش نەبووە. کاکتۆر لە چ کاتێکا پێویستە شروبی فلاجیل بدرێ بە مناڵان؟ بەڵێ ئێمە چەند حاڵەتێکی نەخۆشی هەیە کە دوای ئەوەی پشکنینی بووە کە پزیشکی پسپۆری مناڵان لە ڕێگەی ناردنی پشکنینی پیسایی دەرەکەوێت چەند حاڵەتێکی نەخۆشی هەیە وەکو لەوانە ئەمیبای زەحیری یان نەخۆشی جاردیا هەیە جاردیاسیسی پێ ئەوترێت لەو حاڵەتانە و چەند حاڵەتێکی تریش هەیە کە بەڵێ ئەوانە پرۆتۆزوان یعنی بەکتریاژ نین پێویستی بەو فلاجیلە هەیە بۆی بەکاربێنیت. ئەویش بەپێی کۆرس و ینی چەند ڕۆژی خۆی نەک دوو ڕۆژ بەکاربێنرێت و واز لێ بێنرێت. زۆر باشە. کاکتۆر جەنابەت وەک پزیشکێکی پسپۆری مناڵان ڕێنمایی چییە بۆ دایک و باوکان کە مناڵەکانیان لە سەرەتاوە ڕەنگە هیچ ئەنتیبایۆتیک ڕێسیستەنتیان نەبێ ڕەنگە هێشتا بە بەسیترین دەرمانی دژە بەکتریا ئیلتیهاباتەکانیان چارەسەر ببێ جەنابەت ڕێنمایی چییە بۆ دایک و باوکان بۆ بەکارهێنانی دەرمان بەبێ ڕێنمایی پزیشک؟ ڕێنمایی ئێمە بە شێوەیەکی عام وەکو پزیشکان بۆ دایکان و باوکان ئەوەیە کە پێش وەختە پێش ئەوەی خۆیان سەردانی نۆڕینگە و دەرمانخانەکان بکەن بۆ هیچ حاڵەتێکی نەخۆشی مناڵەکانیان سەردانی پزیشکی پسپۆری مناڵان بکەن ڕاوێژ بە پزیشکی پسپۆری مناڵان بکەن. لە کاتێکدا پزیشکی پسپۆر پێویستی کرد عیلاجەکەیان بۆ بنووسێت دەرمانەکەیان بۆ بنووسێت و گوێڕایەڵی بن. زۆربەی جارەکان بەداخەوە ئێمە لێرە پێمان ئەوتری ئەگەر ئەو دەرمانی نەیەمێ باش نابێت یعنی زۆر زیاتر داوا لە دکتۆرەکە ئەکەن ئیلا دەرمانەکەیان بۆ بنووسێ ئێمە بە هیچ شێوەیە ئەو حاڵەتە ناکەین ئەو وینیان بۆ نانووسین دەرمانیان بۆ نانووسین بەڵام بەداخەوە خۆیان ئەچن لە سەیدەلیەک لە شوێنێکی تر وەریەگرن و بەکارهێنن بۆ مناڵەکە کە ڕەنگە ئەمە زیانی تەندروستی لە داهاتوە بدا لە مناڵەکە. بەڵێ بەدڵنیاییەوە هەم بۆ مناڵەکە زیانی تەندروستی هەیە هەم بۆ خۆشیان لە ینی مادی یعنی پارەیەک سەرفەکات هەم بە شێوەیەکی عامیش لەوە چێ ئەو ئەنتیبایۆتیکە ئەو بەکتریایە بەرگری پیا بکات بە مروری زەمەنی ئیسفادەی نامێنی بە شێوەیەکی عام ئەو بەکتریایش بەهێزە بێ لە مجتەمع. گرفتی مناڵانە ئەوەیە جاری وا هەیە ئەم بۆی بەهێزبوونی ئەم جۆرە بەکتریایەوە ئەگەر لە ڕێی خۆیانەوە بەیان گواستنەوەیان بێ بۆ مناڵی تر یا بۆ کەسێکی تر دووچاری هەوکردنێکی بەهێزیان ئەکات. هەندێک جار وا ئەکات تەنانەت لە دوای داخڵکردنیان لە نەخۆشخانەش بە چەندین ئەنتیبایۆتیکی بەهێز ئەم ئیلتیهاباتیان کۆنتڕۆڵ نەکرێت. ئەمە ژوا ئەکات کە پارەیەکی زۆر سەرف بکرێ هەم لەسەر حکوومەت و هەم لەسەر گرفانی خۆشیان بۆ بەکارهێنانی و عیلاجیان. سەردانی پارێزگای هەڵەبجەمان کرد تاوەکو ڕەوشی بەکارهێنانی دەرمانەکانی دژە بەکتریا و هەروەها حاڵەتی بەرگری بەکتریاکان
لەو پارێزگایەدا بزانین. بۆ ئەو مەبەستە ڕۆشتینە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شاری هەڵەبجە و سەردانی تاقیگەمان کرد. لەوێش بە هەمان شێوە چەند ئەنجامێکمان بینی بەڕاستی جێگای دڵخۆشی نەبوون. ئێستا لە تاقیگەی کۆمەڵگەی پزیشکی بەخشینین لە شاری هەڵەبجە. لە تاقیگەکە سەرنجی چەند ئەنجامێکی زەرعی بەکتریا واتە چاندنی بەکتریامدا بەڕاستی ئەنجامەکان جێگەی دڵخۆشی نین. ڕاستە لە هەندێک لە ئەنجامەکان جێگەی دڵخۆشین و ئەو نەخۆشە کە زەرعی بەکتریای بۆ کراوە بە زۆرینەی دەرمانەکانی دژە بەکتریا کاریگەری هەیە. بەڕاستی هەندێک نمونەم بینی وەک ئەو نمونەیە کە لە بەردەستمدایە نەخۆشەکە کاتێک چاندنی بەکتریایی بۆ کراوە بەکتریای نەخۆشەکە بە چەندین دەرمانی دژە بەکتریا بەرگری دروست کردووە. واتە ئەم نمونەیە کە لە بەردەستی مندایە بەداخەوە ئەم نەخۆشە پاش ئەوەی کە بەکتریا نمونەی لێ وەرگیراوە ئەو بەکتریایی کە لە نەخۆشەکەدا دۆزراوەتەوە لە کۆی 14 دەرمانی دژە بەکتریا تەنها بۆ 3 دەرمانی دژە بەکتریا کاریگەری هەیە. واتە لە کۆی 14 دەرمانی دژە بەکتریا کە ئەگونجێ هەندێک لەم دەرمانانە زۆر بەهێز بن و گرانبەها بن بەداخەوە تەنها بۆ سیان لەو دەرمانانە کاریگەری هەیە و تەنها سیان لەو دەرمانانە دەتوانن بەکتریاکە لە ناوبرن. کاگە بووبەکر سڵاوت لێبێ. سڵاو لە ئێوەش بێ زۆر سپاس. سەلامەت بی. کاگە بووبەکر ئەمانەوێ ڕەوشی ئەنجامدانی پشکنینی چاندنی بەکتریا لە هەڵەبجێش بزانین. دیارە ئێوەیە کە لەم تاقیگەیەن ڕۆژانە هاوڵاتیان سەردانیەکەن. ئایا چاندنی بەکتریا لە پارێزگای هەڵەبجە لێرە گرنگی زۆر پێدرێن؟ بەڵێ بەخێر بن. ئێستا لە چاو جارانە ئەگەر بەراوردێکین لە چاو ساڵانی پێشووترا تا ڕاستەیەکی زۆر و هەم خەڵکی و هەمیش دکتۆرەکان بە تایبەتی زیاتر گرنگی بەم زەرعەدەن بەم کەمە پێڵین کەڵچەر زیاتر گرنگی پێ ئەدەن و زیاتر ئەینووسن لە جاران. لەوە چێ پار کەمتر بوو بە پێرار کەمتر بوو بێ لەوە چێ لە هەفتەیەکە مەسەن دانێ دوانسیان ئێستا لە هەفتەیەکە مەسەن ڕۆژ نییە چەند تێستێکمان بۆ نیێت چەند زەرعێکمان بۆ نیێت لێرە ئیتر زەرعەکانیش فەرقەکات. زەرعمان هەیە مەسەلەن بۆ خوێ نەکرێت، زەرعمان هەیە بۆ میزەکرێت، زەرعمان هەیە بۆ برین نەکرێت، برین یعنی دکتۆر سوابێکی لێ وەرەگری ئەینێرێ بۆ مختبەر بۆی زەرعی بۆ کابزانێت چ ئەنتیبایۆتیکێک باشە بۆی دژەتەنێک باشە بۆ ئەوەی بەکاری بێنێت و ئەو نەیەڵێ ئەو شوێنە ئیلتیهاب بکات و ئیلتیهابەکەی لەناو بەرێت. بەڵێ بە دڵنیاییەوە ئەنجامدانی چاندنی بەکتریا گرنگەکەی لەوەدایە کوێرانە دەرمانی دژە بەکتریا بەکار نایێت. واتە کاتێک چاندنی بەکتریا بۆ نەخۆشێکە کرێت لە ئەنجامی پشکنینی چاندنی بەکتریا کە دەردەکەوێت کە بەکتریای ئەو نەخۆشە بە چه دەرمانی لە ناوەچێت تاوەکو لە ژێر ڕۆشنایی بەڵگەی زانستیدا پزیشکەکە دەرمانی دژە بەکتریا بنووسێ بۆ نەخۆشەکە. بە حکمەوەی کە ئێوە لێرن ئەنجامێکی زۆری چاندنی بەکتریا لەم پارێزگایە ئەبینن، ئایا ئەنجامەکانی چاندنی بەکتریا دڵخۆشکردن یاخود بەداخەوە چەندین نەخۆش ئەبینی بۆ زۆرینەی دەرمانی دژە بەکتریا بەکتریاکەی بەرگری پەیدا کردووە؟ بەڵێ ڕۆژانە کە عادەتێکی زۆر سەردەمانەکە بۆ بۆنەی زەرعەوە بە بۆنەی چاندنەوە بەڕاستی ئەو نەتیجانەی کە بینین ئەسەفێکی زۆرە جێگەی داخە بەڕاستی جێگەی داخە لەبەرەوەی تۆ ئەنتیبایەتیک وە دژەتەنت هەیە کە پێشتر بەکارە دێناوە ئێستا ناتوانانی بەکاری بێنی بۆ کەسێکی تر چونکە بەکتریاکان مقاومەیان پێیا کردو بەرگریان پێیا کردو بەرامبەری مەجبورە بیت چیکەیت ئەبێت چیکەیت ئەبێ واکەیت کە شتی تازەتر بێنیتە شوێنی بەدیلی بۆ بێنیتەوە چونکە بەکتریا کۆنەکان وردە بەرەوە ئەنتیبایۆتیکە کۆنەکان وردە بەرەوە ئەڕۆن کە بەکتریاکان مقاومە پێیاکەن بەرامبەری کاریان لێ ناکە ناتوانێت بیان کوژێت. هەر لە شاری هەڵەبجە سەردانی پزیشکێکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناومان کرد. دکتۆر هەرێم سەتار پێی وایە سەرەتا پێویستە لە ڕووی یاساییەوە ڕێکارەکانی وەرگرتنی دەرمانی دژە بەکتریا تونند و تۆڵ بکرێتەوە و سنووری بۆ دابنرێت. پاش ئەوە هاوڵاتیان هۆشیار بکرێنەوە لە زیانەکانی زۆر بەکارهێنانی ئەم دەرمانانە و تەنها لە ژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕدا دەرمانەکان وەربگیرێت. ئەمانەوەی باز لە هەندێک لە نەخۆشە باوەکان بکەین ئەو نەخۆشیانەی کە لە ناو خەڵکیدا باوە بەڵام پێویستیان بە بەکارهێنانی دەرمانی ئیلتیهاب نییە وەک ئەوەی بە زمانی خەڵک. بۆ نمونە ئەو حاڵەتانەی کە پێی دەوتری هەوکردنی ڤایرۆسی پەتای ڤایرۆسی یاخود ئەو سکچوونانەی کە هیچ پەیوەندێکی بە هەوکردنی بەکتریاییەوە نییە
یاخود نەخۆشی قۆڵۆن وەک لە ناو خەڵکی داباوە یاخود گرانەتا و حمەی مەڵتا و ئەو نەخۆشانی تر. دەستان خۆش بێ بۆ بژاردننی بابەتەکە بەڕاستی چونکە ئەم بابەتە گرفتێکی جیهانیە و پێشتریش ڕێکخراوی تەندروستی جیهانی چەندین جار ئاگادارکردنەوەی یاوە وەکو بابەتێکی گەرم مامەڵی لەگەڵ ئاکرێت چون ئەم کێشەیە تەنها لە وڵاتی ئێمە نییە کە بەداخەوە لای ئێمە لەبەر ئەوە هیچ داتایەکمان نییە ئێمە کە قسە لەسەر ئەم بابەتە ئاکەین لە ڕووی داتاکانی تەندروستی ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە هەڵبەت لەو وڵاتانەیە کە ڕێکاری یاسایی بۆ بەکارهێنانی دەرمانە دژە بەکتریاکان زۆر تون و تۆڵیشە کە ئەکرێ بڵین لەم ڕۆوە ئەم کێشەیە زۆر گەورەتر لای ئێمە بەڵام لەبەرەوەی داتامان نییە ئێمە ئاگادار نین بە شێوەیەکی ڕوون بەڵام ئەوەی کە ئەیبینین زیاتر حاڵەتە ڕۆژانەکانە و لە نەتیجەی ئەو پشکنیانەوەی کە ئەیبینینەوە و کە سێرەکەین بەڕاستی گرفتیشی زۆر گەورەمان هەیە لە خراپ بەکارهێنانی ئەم دەرمانانە چونکە ئەم دەرمانان کێشەی و لە وڵاتی ئێمە ئەوەیە کە زۆر بەردەستە ئەتوانم بڵێم زۆر بە ئاسانی لە هەر جێگەیەک و لە هەر کاتێک ئەتوانی دەست بکەوێت بەست ئەوەیە ئەتاگەر منی ئێستا نەخۆشێکی ئاسایی بم بەبێ ڕەسەدەی پزیشک بڕۆمە هەر جێگایەک ئەتوانم دەرمانی ئیلتیهاب هەوکردنی بەکتریایی بەدەست بێنم بە دڵنیاییەوە لەبەرەوەی کە زۆر جار بەداخەوە هەنێک یاسا کە دەرکراوە بۆ بەکارهێنانی ڕێژەیەکی دەرمان لەو سەیدەلانی کە سەدەری یاسایی و نایاسایی باس بکەین زۆر بە ئاسانی نەخۆش ئەتوانێت ئەم دەرمانانی دەست بکەوێت چ لەسەر داوای خۆی بێت یان لەسەر ڕێنمایی کەسێک کە شارەزانی لەو بارەدا ئەمە جگەلەوەی کە بەڕەچەتت و ئەتوانی دەست بکەوێت گرفتی ئەوانی گرفتە گەورەکە ئەوەیە کە بەڕاستی تۆ بەبێ هیچ ڕەچەتەیەک ئەتوانیت دەرمانە دژهەوکردنەکان ئەتوانین بڵێن هەموو جۆرەکانی مەگەر ئەوەی کە لە بازارە دەست نەکەوێت ئەگەر نا ئەوەی کە هەبێت لە سەیدەریەکانە نەخۆش ئەتوانێت بە هەر بڕێک بیەوێت کە ئەمەشی چێکە لە گرفتەکان ینی بێژگە لە دەستکەوتنەکە و ڕێژەکەش و فترەکەشی کە بەکاری ئەهێنێت هیچ ڕێکارێک نییە بۆ تون و تۆڵکردنی ئەمانە لە وڵاتی ئێمەیە بەپێی وەرزەکان کۆمەڵێک نەخۆشی هەیە کە بڵاو ئەبنەوە بۆ نمونە نەخۆشی هەوکردنی کۆندامی هەناسەکە لە وەرزە ساردەکانە زیاتر هەیە و هەوکردنی ڕخۆڵەکان ئەمە کە زیاتر لە وەرزە گەرمەکانە هەیە و لەگەڵ ئەو نەخۆشیانی کە بە بەردەوامی هەن یەکێ لەو کێشانی کە هەمانە مەسەلەی کریژبوونی کۆڵن کە بابەتێکە قسەی زۆر لەسەرە زۆرێک لەو دەرمانە دژە بەکتریانی کە بینین بۆم حاڵەتە بنووسراوە لەبەر ئەوەی کە کەسی پسپۆرت حاڵەتەکەی دیاری نەکردووە کێشەی ئەم نەخۆشیش لەوەیە کە بە هیچ شێوەیەک بەم جۆرە باش نابێت بۆیە ئەگەری زیاتر بەکارهێنانی دەرمانەکان و جۆرینی ینی گۆڕینی جۆرەکانیش لەم نەخۆشیانەیە باوە کە ئەمە زیاتر گرفتە وەک لە حاڵەتەکانی تر وەکو نەخۆشیە با بڵێن درمەکان با بڵێن ئەو پەتانی کە لە زستانە بڵاو ئەبنەوە کە زۆربەی زۆریان ڤایرۆسن پێویستیان بە دژە بەکتریانیە بگرە بەکارهێنان دژە بەکتریا کێشەی زیاتر دروست دەکات بەڵام لێرە گرفتمان لە کۆمەڵێکشتا یەکەم هۆشیاری خەڵک کە پێویستە بزانێت کە ئەم جۆرە نەخۆشیە سەرەتا کاتێکی ئەوێ و ئەبێ سەبری لەگەڵ بکەیت لەم کاتەیە پێویستە کۆمەڵێک دەرمانی سادە بەکاربێنی بۆ نمونە ئەگەر تای هەبوو علاجە بۆ تاکە ئازاری هەبوو یان هەنێک لەوانەیە لە ڤیتامینات پێویست بکات کاکتۆر ئەمانە تەنها نیشانەکانی نەخۆشەکە کەمەکەنەوە ئەمانە نەخۆشەکە پێویستی بە بەکارهێنانی دەرمانی دژەهەوکردن نییە بە هیچ شێوەیەک پێویستی پێی نییە چونکە ئەو فترێکە خۆی ئیخایەنێت بە پێی جۆرەکەی تێپەڕ ئەبێت زۆربەی زۆریان گرفتیان بۆ دروست نابێت بەڵام کێشەکە لێرەدایە کە خەڵکی ئێمە هەست ئەکات کە ئەبێت لە ماوەی شەو ڕۆژێکە باش بێت بۆیە پەناباتە بە دژە بەکتریاکان بەتابەت ئەو کاتانی کە سەردانی پزیشکی پسپۆر ناکات و لە بەکارهێنانەکانی شایەکە لە گرفتە گەورەکانمان ئەوەیە کە لە ماوەیەکی کەمە لە فترەی نەخۆشەکە کە 3 ڕۆژ 5 ڕۆژ تا 7 ڕۆژ کە ئەخایەنێت ڕەنگە 2 تا 3 جۆریش لەم دژە بەکتریانە بگۆڕێت لەبەرەوەی بەپێی هەستی نەخۆشەکە هەستەکە باشنە بۆ ڕەنگە کێشەیە کە بێ ڕەنگە جۆرەکەی باش نەبێت ڕەنگە خۆیان ئەڵێن بەقوت نەبێت بۆیە لێرە گرفتی زۆر گەورەمان هەیە لە بەکارهێنان و ئەمەشمان بینیوەتەوە بۆ نمونە ئێمە ئەو نەخۆشانی کە زۆر کات هاتووە پێویستمان بۆ کردووە کە چاندنی بۆ کرێ بۆ فاسێکەوە پلەنزەر ئیخەن ئەبینین لە نێوان 20 بۆ 25 دژاوکردنا ڕەنگە 2 تا 3 دەرمان ئەگەر کاریگەری ما بێت
بەشێکیان خۆشبەختانە بۆی ئەوەیە کە بەردەست نین، بەشێکیان لەبەر ئەوەی زۆر کۆن و بە بڕوای خەڵک کاریگەریان نەماوە بۆیە بەکار نەهاتوون. ئەگەرنا ئەو جۆرانەشی کە ئێستا با بڵێن تازەن و بۆ زۆرێک لە نەخۆشەکان سوودیان هەیە بەداخەوە لای ئێمە سەرەتای بەرگریتیان دروست بووە. بەڵێ کاکتۆر ئێمە حەزمان کرد ڕەوشی بەکارهێنانی دەرمان لە هەڵەبجەش بزانین و ئایا لە هەڵەبجەیش لە پارێزگای هەڵەبجەیش نمونەمان هەیە کە نەخۆشێک چاندنی خوێنی بۆ کرابێ بەڵام بەداخەوە بۆ زۆرینەی دەرمانەکانی دژە بەکتریاکە بەرگری پەیدا کردبێ ئەین جەنابەت خۆت وەکو پسپۆڕێکی هەناوی کە لەم شارەیت نمونەی وات دیوە؟ ئێمە ئەتوانین ئەمە وەکو بە دوو شێوە وەڵامی بێنەوە. سەرەتا ئەو پشکنانی کە ڕۆژانە ئەینێرین بۆ نەخۆش و چاندنی خوێنیان بۆ کرێت، بەڵێ ئەمە بەداخەوە ڕێژێکی زۆری ئەو پشکنیانە کەیەتەوە. زۆرێک لەو دەرمانانی کە بەپێی هەموو زانستێکی پزیشکیە بێ ئیش بکە لەسەر نەخۆشەکە نایکات. ئەمەیەکە لە گرفتانە. وەکو داتاش ئێمەیەکە لە پسپۆڕەکانمان کە پسپۆڕی خورگوڵ و توگوێیە لە پارێزگای هەڵەبجە توێژینەوەیەکی کردبوو لەسەر ئەو نەخۆشانی کە هەوکردنی بەشی سەرۆی کۆندامی هەناسەیان هەیە، چاندنیان بۆ وەرگیرا بوو. بەڕاستی داتاکان زۆر ترسێنەرە، چونکە ئەبینین زۆرێک لەو دەرمانانی کە ئێمە چەند وەخت پشتمان پێبەستووە و پێمان وا بوو کە کاریگەریان هەیە، ینی ڕێژەکانیان کەمترە لە چارێکیش بۆ نەخۆشەکان، ینی لە 115 لە 108 لە 180 ئەو پەڕی ئەگەر سوودی مابێت. ینی ئەتوانم بڵێم کۆمەڵێک دژە بەکتریا کە بە هیچ جۆرێک لە هیچ کتێبێکا باز نەکراوە کە سوودی هەبێت، ئەوان کاریگەریان باشترە لەو دەرمانانی کە بێ هەموو زانستێک دەبێت کاریگەری هەبوو بێت. ینی کە ئەمە بەڕاستی جێمەترسیە، چونکە دروستکردنی دژە بەکتریایەک کە لای ئێمە نیە تەبان ڕەنگە جار هەیە 20 بۆ 25 ساڵ و ملیۆنەها دۆلاری تێبچێت، هەتا جۆرێک دروست ئەکرێت. بەڵام دروستبوونی بەرگریەکان زۆر لەمە خێراترە. بۆیە ڕەنگە لە ئێستادانا ڕەنگە لە 20 بۆ 25 ساڵی داهاتوە بەڕاستی یەکێ لە هەرە گرفتە زۆ گەورەکان کە بێتە هۆی لە ناوبردنی کۆمەڵێکی زۆر لە خەڵک بەتایبەت لە وڵاتانی کە هەژارن و لە وڵاتانی کە یاسای تونوتۆڵ نییە، ئەو نەخۆشانە بن کە بەهۆی دروستبوونی بەرگری دژی دەرمانە دژە بەکتریاکان و دروست بووە. گرفتێکی تر کە لە کۆمەلگای ئێمە زۆر باوە ئەویش بریتە لە دوو نەخۆشی گرانەتە و حمەی مەڵتا بڕۆسیلۆزس. خەڵکانێک سەردانی نەخۆشخانەکانەکەن جاری وا هەیە 6 مانگ جارێ یاخود ساڵێ جارێ پێیان وایە ئەڵێ بێ ئەم پشکنینانە دووبارە بکەینەوە، یاخود لە تاقیگەیەک لە نزیکی خۆیان لە جێگەکەی خۆیان پشکنینیان کردووە بەپێی ئەوە پێیان وایە ئەم پشکنینانە دەریاخا کە نەخۆشی گرانەتیان هەیە، یا خۆیان نیشانەیەک هەست پێیەکەن. لەبەر ئەوەی نەخۆشەکانی تر شارەزانین تەنها حمووی مەڵتا و گرانەتیان لە مێشکایە پێیان وایە گرانەتیان هەیە و دێن داوای فەحسەکەن یاخود دێن زەخت لە پزیشکەکەیانەکەن کە دەرمانی چارەسەرکردنی ئەو نەخۆشیان بۆ بنووسێ. جاری وایە کە پزیشکەکەش بۆی نانووسێ سەربەخۆ لە دەرەوەی کردن. قسە چیە لەسەر ئەم حاڵەتانە؟ گرفتی ئەم نەخۆشیانە ئەوەیە کە زۆر کار لەسەر بیرۆڕایەکی هەڵەوە بابەتەکە ڕۆشتووە. ئەگەری هەیە ئەم نەخۆشیانە بن بە درێژخایەن بمێننەوە، بەڵام بەو شێوێ ناکە خەڵکی ئێمە تەسەوری ئەکات کە پێی وایە هەموو ساڵێک لە مانگی سێ ئەم حاڵەتی بۆ دروست ئەبێتەوە. ئەم بیرۆڕایە لە چیەوە هاتووە؟ لەوە هاتووە کە بڕون نەکراوەتەوە کە ئەگەری زۆربەی باڵێن هەوکردنەکان نیشانەکانیان لێگەچێت. ڕەنگە من هەوکردنێکی ڕێڕەوی میزەڵان و بڵێن هەناسەم هەبێت، هەتا خورگوڵ و توجۆم هەبێت، پێستم هەبێت، ئەگەری هەیە هەمان نیشانم هەبێت، تام هەبێت بە تاقەت میجانمدا بێزرێت، خواردنم خراپ بێت. کێشەکە لەوەیە کە نەخۆشەکە هەستەکات نەخۆشیەکەی پێشووی سەری هەڵاوەتە. ئەوەی کەوا ئاکاگرفتەکەی بۆ زیاد کات بوونی کۆمەڵێک پشکنینە کە بەڕاستی ساڵانێکە ئەم پشکنینانە با بڵێن بە هیچ شێوەیەک بەکار نایەن، لە وڵاتان هەرلا براوە. بۆیە باشترە هەچی ئەکرێت تۆ لەسەر ئەساسێکی زانستیە ئەوە دواتر بۆ با بڵێن سوودی کۆمەڵگەیە، لەبەر ئەوە زۆر بە ئاسانی توانرێت ئەمانە ڕێکار ئەنیتونتۆڵ بکرێنەوە بەبێ ڕەچەتە سەرف نەکرێن. ئەمە شەکە لە ڕێکارەکان و دواتر مەسەلەی هۆشیاری و بابەتەکانی تر کێتە پێشەوە. یەکێک لە ڕێگا گرنگەکان بۆ کەمکردنەوەی ئەنتیبایۆتیک ڕێسیستانس بەرگری پەیاکردنی بەکتریاکان دژی دەرمانی دژە بەکتریاکان
واتە بەکتریاکان بەرگری پیاکەن دژی دەرمانی دژە زیندەگی بریتە لەوەی کە بە شێوەیەکی کوێرانە و بەبێ بەڵگەی زانستی دەرمان بەکار نەهێنرێت بۆ هیچ نەخۆشیێکی بەکتریایی گرنگترین چارەسەریش بۆ ئەمە ڕێگایەک و پرۆسەیەکی زانستی گرنگە کە پێی دەوترێ چاندنی بەکتریا لە ناو خەڵکدا پێی دەوترێ زەرع کە ئێستا ئێمە لە تاقیگەی نەخۆشخانەی بەخشینین دەچمە لای بەڕێز کاکی من عەبدوڵڵا عومەر پسپۆڕی مایکرۆبایۆلۆجی و بەرپرسی بەشی بایۆلۆجی تاقیگەی نەخۆشخانەی بەخشینە تا بزانین ئایا لە ڕووی زانستیەوە بە چ ڕێگایەک کردداری چاندن ئەنجام بدرێ و پێویستیەکانی چییە و دەرئەنجامی کردداری چاندنی بەکتریا چی ئیسفادەیەکی هەیە کاکی من سڵاو دەبێت کردداری چاندنەکە بە چ ڕێگایەک و بە چ ئامێرێک پێویستیەکانی ئەنجامدانی ئەم کرددارە چییە؟ کاتێککە دوای ئەوەی کە نمونەمان لە نەخۆش وەرگر بە شێوەیەکی ڕاست و دروست پاش گەیاندنی بۆ تاقیکە ئێمە لە کاتێکی زەمەنی مەحدوودە ئەبێت ئەو نمونەیە بگاتە تاقیکە پاش ئەو وەختە زەمەنیە بڕوا زیاتر بەسەریە بەڕاستی هیچ کارێکی لە تاقیگە بۆ ئەنجام نادرێ و ڕجێک دەکرێ ئەوێ بگەڕێتەوە بۆ نەخۆش و پاشان وەرگیرێتەوە لەبەرەوە زۆر گرنگە بە باشی وەرگیرێ و کاتی تایمەکەشمان بەڕاستی پێبووترێ کاتێک بەگەیشتنی بۆ تاقیگە ئێمە لەسەر چەند جۆرێک لە میدیا لە ناوەند دەیچێنین ئەو بەکتریایە تاکو 24 بۆ 48 ساعت هەتا هەنێ بەکتریامان هەیە گاتە زیاتر لە مانگ و نیوێک بۆی جۆری بەکتریاکەمان بۆ دەرکەوێت بە شێوەیەکی گشتی ئەو بەکتریانی کە نەخۆشخەرن و ڕۆژانە هەیە لە 24 ساعتە نەتیجەی وەرەگریت لە 24 ساعتە نەتیجەی بەکتریامان دەزەکەوێت لە ماوەی 24 کاتژمێردا کردداری چاندنەکە تەواوە بێت یەکەم ڕیزڵتمان دەست تاقیگە ئەکەوێت نەک دەست نەخۆش پاشان ئێمە ئەم بەکتریایە دوو کاری لەگەڵداکەین یەکەم هەنێک پرۆسە هەیە کە لە تاقیگەیە گرامستین و هەنێک پرۆسەی زانستی هەیە بۆی بزانین جۆری بەکتریاکە چێ پاشان بۆ ناسینەوەی بەکتریاکە و بۆ ئەوەی کە بزانین ئەم بەکتریایە بە چ جۆرێک لە دژە زیندەگیەکان دەرمانەکانی کە پێویستە بۆی دانرێت چ جۆرێکە تا ئەم بەکتریایە لەناو برێت و سوود بە نەخۆشەکە بگەێنرێ و ئەمەش چەند ڕێگەیەکی هەیە پاشان 24 کاتژمێری تر تازە ئەکرێتەوە بۆ ئەوەی کە پێوتری ئینکیوبیشن تایم کە پێویستە ئەو بەکتریایە لەناو ئەو جۆرە لە دەرمانە بمێنێتەوە ئەوی چەند جۆرێکی هەیە کە ڕێگە تازەکان و ڕێگەنوێکان پێوتری MIC minimum inhibitory concentration کە بەم جۆرە ئامێرە ئەکرێ کە ڕێگەیەکی تازەیە و ئەم جۆرە پێمان ئەڵێت کەمترین ڕێژەی دەرمان چەنە بۆ ئەوەی کە ئەم بەکتریایە لەناو بەرێت و بیرێ بە نەخۆشەکە و سوودی هەبێ بۆ نەخۆشەکە پاش ئەمە دوای ئەبوو بە 48 ساعت ئەمە بە شێوەیەکی ستاندەر بە شێوەیەکی کە عام بێت هەبێت لەنا بەڵام جاری وا هەیە ئەمە زیاترە خەیانێت جاری وا هەیە 48 ساعتێکی بۆ تازە ئەبێتەوە لەبەر هەنێ ڕێکاری تری زانستی کە گیرێتە بەرەوەم بەکتریاکە لە کۆتایی ئەم 48 ساعتەیە ئێمە ئەتوانین نەتیجە بدەینەوە بە نەخۆش و هەنێ جا درێژەکرێتەوە بۆ 72 ساعت 3 ڕۆژ بۆ هەموو نمونەیەک نا بۆ نمونەی پیسایی میس ئەم دەردراوانە 72 ساعتە تەواو بێ بەڵام پێکاتی ئەوکو خوێن پێویستمان بەوەیە 72 ساعت بەلایانی کەمەوە بەس لە ناو مەوادێکی تایبەت میدیایەکی تایبەتە بمێنێتەوە بۆی بەکتریاکە گەشە بکە یەکێک لە مەشاکلەکانی ئێستا هەیە خاستن لە وەرزی هاوینە مشکلی تایفۆیدا کە خەڵک پێڵەن تایفی لە ناو خەڵکاوە کە بۆ بڵین سەلمۆنێلا بە جۆری بەکتریای سەلمۆنێلایە پێویستە 72 ساعت بەلایانی کەمەوە بمێنێتەوە ناو میدیای پاشان 48 ساعتەکەی تری بێت یعنی هەفتەیەک تا نەتیجە وەرەگیرێتەوە پاشەوەی کە ئێمە بۆمان دەرچوو ڕێزەڵتەکەی نمونەمان هەیە کە ئەم نمونەی کە وەرەگیرێتەوە بە شێوەی ڕیپۆرت لە جیهاز وەرەگیرێتەوە پاشان پێمان ئەڵێت چ جۆرە لە گروپی ئەنتیبایۆتیک بە سوودە تاکو نەخۆشەکە سوودی لێوەرگرێ پاشەوەی کە ئێمە ڕیپۆرت وەرەگرینەوە ڕیپۆرتەکە دەدەینەوە بە پزیشک پاشان پزیشک بەپی جۆری هەڵسەنگاندنی خۆی کلینیکاڵی و ئێعتیمادکردنە سەر ڕیپۆرتی لاب هەردووکی بەیەکەوە پزیشک هەڵەسێ بە دەستنیشانکردنی جۆری ئەنتیبایۆتیک ئێمە دوو شتمان هەیە لەم ئامێرەیە کە ڤایتیکتو ئامێرێکی پێشکەوتووە شتێکمان هەیە کە پێوترێ ID واتە ناسینەوەی جۆری بەکتریاکە باڵ ئایدنتیفیکیشن بۆ جۆری بەکتریاکە ئایا گرام پۆزیتیڤە گرام نێگەتیڤە و بەپی جۆرەکانی کە ئەو کەسانی پسپۆڕن لە تاقیکەیە خۆیان دەستنیشانیەکەن پاشان دان کاسێتێکە و ئەم کاسێتە کاتێ دەیرێ بەم جیهازە خۆی بۆ ماوەی 24 ساعت 64 بایۆکیمیکال تستی بۆکە ینی 64 جار ناسینەوەی بۆ کات بەپی بایۆکیمیکال تستەکان پاشان کالکولیشنی هەیە و بڕیارەیە جیهازەکە
ئایا ئەم بەکتریایە چ جۆرێکە لە بەکتریا لەسەر ئەم ئەساسا چیمان هەیە ستەیجی دووهەم ئایا ئەم بەکتریایە چ جۆرە ئەنتیبایۆتیکێکی بۆ هەڵەبژێرێت زۆر باش کەواتە بە کردداری چاندنی بەکتریا وەک کاک هێمن باسی کرد ئەنجامێکمان دەسەکەوێت کە دڵنیاییە و بۆمان دەرەکەوێت ئایا ئەو بەکتریایی کە لە خوێن یاخود لە میز یا لە پیسایی یا لە هەر جێگایەکی تری نەخۆشەکەدا هەیە و نەخۆشەکەی تووشی گرفتی تەندروستی کردووە چییە لە هەمان کاتە وەک کاک هێمن باسی کرد ئەگەر بیبینن بە ئێس یاخود بە ئار هێماکراوە بۆ ئەو کەسانەی کە بە ئەو دەرمانانەی کە بەرامبەر بە بەکتریاکە کارەکات واتە ئەگەر ئێس بوو مانای وایە ئەم دەرمانی دژە بەکتریایە توانایی هەیە بەکتریاکە لە ناو بەرێت بەڵام ئەگەر بە ئار هێماکرا بوو وەک لەم نمونەیەدای بینن ئەگەر بەرامبەر دەرمانەکە ئار هێماکرا بوو مانای وایە بەکتریاکە ئار بە مانای ڕێسیستەنس واتە بەرگری واتە ئەم بەکتریایە لێرەدا بۆ نمونە ئەم بەکتریایە بۆ دەرمانی سێفیپیم ڕێسیستەنسە واتە دەرمانی سێفیپیم ناتوانێت بەکتریاکە لە ناو بەرێت ئەمە بە شێوەیەکی گشتی کردداری چاندنی بەکتریا بوو هەروەها گرنگی ئەم کردارە هەروەها مەبەستەکانی کردارەکە لە چیدایە و دەگەین بە چ ئەنجامێت پاش ئەوەی مەترسی ئەم حاڵەتەمان زانی ئەنتیبایۆتیک ڕێسیستەنس واتە ئەو حاڵەتەی کە بەکتریاکان بەرگری پەیدا دەکەن دژ بە دەرمانەکان و دەرمانەکانی ئیلتیهاب کاریگەریان نامێنێت بۆ لە ناوبردنی بەکتریاکان پاشەوەی مەترسی ئەم حاڵەتەمان زانی پێویستە بزانین ئایا ئێمەی هاوڵاتی چیمان لەسرە بۆ دوورکەوتنەوە لەم حاڵەتە هەروەها بۆ کەمکردنەوەی حاڵەتی بەرگری پەیداکردنی بەکتریاکان لە نێو کۆمەڵگەدا لە ئاستی ڕێکخراوەکان و دامەزراوە حکومیەکان پێویستە ڕێکاری تونند و تۆڵ بگیرێتە بەر بۆ پێدانی دەرمانی دژە بەکتریا واتە دەرمانی ئیلتیهابات وەرگرتنی ئەو دەرمانە تەنها لە ڕێگەی ڕەچەتەی پزیشکەوە بێ و لە کۆڵانەکان و لە جێگات تایبەتەکانی فرۆشتنی دەرمان بەبێ ڕەچەتەی پزیشک نەدرێت لە ئاستی نێودەوڵەتی هەروەها لە ئاستی وەزارەت و دامەزراوە حکومیەکان توێژینەوەی جۆر بە جۆر دەکرێت هەروەها ڕێکاری گرنگ دەگیرێتە بەر بۆ ئەوەی کە بەسەر ئەنتیبایۆتیک ڕێسیستانسا زاڵ ببین یاخود هیچ نەبێت کەم بکرێتەوە ئەوەی لەسەر هاوڵاتیانە پێویستە کۆمەڵ ڕێنمایی جێبەجێ بکەن تاوەکو حاڵەتی بەرگری پەیداکردنی بەکتریاکان کەم بکەنەوە هاوڵاتی خۆشەویست تەنها بە پێی ڕەچەتەی پزیشک و لە ژێر ڕێنمایی پزیشکی پسپۆردا دەرمانی دژە بەکتریا واتە ئیلتیهابات وەربگرێت هەرگیز سەربەخۆ سەردانی ئەو جێگایانە مەکە کە دەرمانە فرۆشن و دەرمانی دژە بەکتریا وەرمەگرە کاتێ دەرمانێک وەردەگری پێویستە کۆرسەکە تەواو بکەی واتە نابێت کاتێ نیشانەکان یاخود ناڕەحەتیەکانت نەما لە وەرگرتنی دەرمانەکە بوەستی پێویستە بەردەوام بی لە وەرگرتنی دەرمانەکە بەو ژمارەی کە پزیشکەکەت بۆی نووسیوی بۆ نمونە پزیشکەکەت دەدەنک بۆ نووسێ یاخود 20 دەنک حەبی بۆ نووسیوی یاخود بۆی نووسیوی کە 8 دەرزی وەربگری پێویستە لەو کاتانەدا بڕی پێویستی دەرمانەکە کە بۆ نووسراوە تەواوی بکەیت و نەوەستی چونکە ئەگەر بڕێکی کەم لە دەرمان بەکاربهێنی ڕەنگە هەندێک لە بەکتریاکان بە زیندوی بمێننەوە ئەو کاتە لە خۆناغی داهاتوودا بەکتریاکان گەشە دەکەنەوە و هەروەها بەرگریان پەیدا کردووە بەرامبەر ئەو دەرمانە پێویستت بە دەرمانی بەهێزتر هەروەها گران بەهاتر دەبێت بۆ ئەوەی ئەو بەکتریایە لە ناو بەریت هیچ کات دەرمانی کەسێکی دیکە بەکارمەهێنە بە تایبەتی دەرمانی دژە بەکتریا چونکە دەرمانەکانی ئیلتیهاب دەرمانەکانی دژە بەکتریا تایبەتن بە بەکتریایەک یا بە نەخۆشێکی دیاریکراو ڕەنگە ئەو نەخۆشەی کە تووشی تۆ بووە هیچ پەیوەندیشی بە بەکتریا و بە ئیلتیهاباتی بەکتریایەوە نەبێت ئەگەر پەیوەندیشی بە بەکتریاوە هەبێت ڕەنگە هەمان ئەو بەکتریایە نەبێت کە لە نەخۆشەکەی دیکەدا هەیە و دەرمانەکەی بۆ نووسراوە هەروەها هیچ کات دەرمانەکانی خۆت مەدە بە کەسێکی دیکە کە بەکاری بهێنێت هیچ کات دەرمانەکانت لە جێگایەکی تایبەتدا پاشەکەوت مەکە چونکە پاشەکەوتکردنی دەرمان واد لێ دەکات خۆت یا کەسێکی دیکە دەرمانەکەت بەکار بهێنێت بەبێ ڕێنمایی پزیشک و بەبێ دەستنیشانکردنی زانستی نەخۆشیەکە هیچ کات داوە لە پزیشکەکەت مەکە کە دەرمانی ئیلتیهابات دژە بەکتریات بۆ بنووسێت ئەگەر هاتوو پزیشکەکەت پێیوا بوو کە پێویست ناکە لەبەر ئەوەی وەک گوتمان زۆر بەکارهێنانی دەرمانەکان دەبێتە هۆی ئەوەی لە داهاتوودا بەکتریاکان بەرگری پەیدا بکەن و بە دەرمانی ئاسایی لە ناو نەچن دەرمانەکان لە کاتی خۆیدا بەکاربهێنن ئەم خاڵەیەکێکە لە خاڵە گرنگەکانی دوورکەوتنەوە لە ئەنتیبایۆتیک ڕێسیستانس لەبەر ئەوەی کاتێک پزیشکەکەت پێت دەڵێ 8 کات ژمێرجارێ یاخود 12 کات ژمێرجارێ پێویستە کاتی وەرگرتنی دەرمانەکان پاش و پێش نەخەی چونکە ئەمەش بە هەمان شێوە دەبێتە هۆی ئەوەی کە بەکتریاکان بەرگری پەیدا بکەن دژ بە دەرمانەکان پێویستە گرنگی بدەین بە هۆشیاری تەندروستی هەروەها خۆمان و هاوڕێیان و کەس و کارمان هۆشیار بکەینەوە لە بەکارهێنانی دەرمانی دژە بەکتریا لەبەرەوەی بەکارهێنانی دەرمانی دژە بەکتریا پێویستی بە ڕێنمایی پزیشک و بە بەڵگەی زانستی هەیە هەمیشە لە ژێر ڕۆشنایی پشکنینە باوەڕپێکراوەکان هەروەها بەڵگەی زانستی وەک چاندنی بەکتریا و لە ژێر ڕێنمایی دکتۆرەکەت دەرمانەکان بەکاربهێنە